دوجار بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ ئیسلامی ئەو بڕیارە گرنگەیاندا لە ئاستی چاوەڕوانی جەماوەر و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوو. ئەویش کشانەوەی یەکجاری بوو لە حکومەتی هەرێمی کوردستان. بڕیاری کشانەوە لە حکومەتی هەرێمی کوردستان پاش ئەوە هات حکومەت لە هەموو ڕۆکانەوە تووشی شکستی گەورەی حکومڕانی هات. جگە لەوەش حکومەت بە هیچ شێوەیەک ئامادە نەبوو وەڵامی داواکاری خۆپشاندەران بداتەوە. بەتەقە وەڵامی داوای ڕەوای هاوڵاتیانی کوردستانی دایەوە کە ماوەی 4 ساڵە برسیان دەکات و دەیان چەوسێنێتەوە. بەرپرسانی کۆمەڵ و گۆڕان ئاماژە بۆەوە دەکەن دۆخی نالەباری کوردستان و شەڕی داعش و قەیرانی دارایی هۆکار بوو بۆ ئەوەی بە ناچاری لە پێناو قورستر نەبوونی قەیرانەکان لەسەر شانی هاوڵاتیان بمێننەوە تاوەکو ئەم حکومەتە چاکسازی ڕاستەقینە بکات. تەنانەت دوای 16 ئۆکتۆبەریش کە دەسەڵاتدارانی هەرێم تووشی شکستی گەورە هاتن و هیچ کاتشایانی بەردەوامی نەبوون. هەردوو لا ویستیان هەلێک بدەن بە حکومەت تاوەکو چاکسازی بکات. بەڵام حکومەتی هەرێم هیچ مەیلێکی چاکسازی نەبوو، تەنها کاتی بەڕێدەکرد. ئاماژە بۆ وەش دەکەن ئەوان دوای ئەو دۆخەش هەر هەلێکیاندا بۆەوەی حکومەت بتوانێت بەردەوامی بدات و دۆخەکە نەگاتە ئەم دۆخە کە ئێستا تووڕێی جەماوەر بتەقێتەوە. ویستیان لە ڕێگەی حکومەتی ڕزگاری نیشتیمانیەوە دۆخەکە چارەسەر بکرێت. بەڵام بەرپرسانی حکومەت دەسەڵات هەر سوور بوون لەسەر بەردەوامی ئەم حکومەتە شکست خواردووە. ئەرەوەش وای کرد جەماوەر ئومێدی بەم حکومەتە نەمێنێت و بڕژێتە سەر شەقامەکان. بەرپرسانی کۆمەڵ و گۆڕان مانەوە لەم حکومەتە شەرمێنەرە کە جگە لە سکانداڵی گەورەی گەندەڵی و سیاسی و ڕێکەوتنی ناڕوون و خراپ و سیاسەتی برسیکردن و چەوسانەوەی هاوڵاتیان هیچی دیکەی بۆ هەرێم نێنا. خاک و قوتی هاوڵاتیانی هەرزان فرۆش کرد. جگە لە قبولکردنی دەسەڵاتێکی شکست خوارد و هیچی دیکە نییە. ئەوەش بەلای ئەو دوو هێزەوە کە قەباتیان بۆ جەماوەرە جێگەی قبول نییە. بۆیە جەخت لەسەرەوە دەکەنەوە حکومەتێک کە نەتوانێت مافی سەرەتایی هاوڵاتیان بدات و بەتەقە و کوشتن وەڵامی داواکاریەکانیان بداتەوە. نەجێگەی ئەوانە و نەجێگەی ئەوانیش دەبێت.